کتێبخانەی ناوەندی دەبێ هەموو سەرچاوە زانستیەکان بە زانستە جۆرا و جۆرەکان لەخۆ بگرێت. کتێبخانەی ناوەندی ئێمەش سەرجەم ئەو بەشە زانستیانی کە لە زانکۆکەماندا هەیە بە هەموو کۆلێژەکانەوە سەرچاوی زانستی تایبەت بە خۆیان هەیە. بەو زمانانی کە سەرچاوەکانمان هەیە بێگومان ئێمە بە زمانی عەرەبی زۆرینەی سەرچاوەکانمان زمانی عەرەبیە، دوجار بە زمانی کوردی، زمانی ئینگلیزیش سەرچاوی باشمان هەن، بە زمانی فارسی، بە زمانی تورکی لێرە و لەوێ و ڕەنگە بە زمانی فەڕەنسیش هەندێک سەرچاوە لە کتێبخانەکەدا، بەڵام بەگشتی زمانی یەکەم کە زمانی عەرەبی و زمانی کوردی و زمانی ئینگلیزی سەرچاوەکان لەخۆ دەگرێت و کە تایبەتە بە هەموو بەشەکان. سەبارەت بە ژماری سەرچاوەکان بێگومان داتایەکی وردی دەقیقم لە بەردەستان نییە، بەهۆی ئەوەی کە ڕۆژانە ئێمە کتێبمان بۆ دێ لێرە و لەوێەوە ژمارەی کتێبەکان یان سەرچاوەکان لە زیادبووندایە، بەڵام بە ڕێژەی ئەتوانین بڵین لە نێوان 40 بۆ 45,000 کتێب وەکو سەرچاوی زانستی لە کتێبخانەکەمان لێسادا بەردەستە. بۆ ساڵی 2022-23 ساڵی خوێندن با بڵین ژمارەی خواستنی کتێب لەلایەنی فەرمانبەران و مامۆستایان و خوێندکاران ئێمە جەردێکمان کردووە. مامۆستایان و فەرمانبەران لەو ساڵی خوێندندا بە 1070 کتێب خواستنیان لەسەر بووە کە تایبەت بە مامۆستایان و فەرمانبەران 1070 کتێب خواستین لەسەر بووە. سەبارەت بە خوێندکارانی سەرجەم زانکۆمان بە نزیکی 8,000 بۆ 9,000 خواستن کراوە لە قۆناغیەکەوە بۆ قۆناغی 4 بەپێ ئەو پۆلێنی کە لە بەردەستمایە کراوە کۆلێژمان جیا کردوێتەوە. ئەگەر من ئاماژەیەکی پێ بدەم بە کورتی و بە خێرایی، کۆلێژی پەروەردە بە سەرجەم بەشەکانیەوە 2266 خواستن لەسەر کتێبەکان بووە بە هەر 4 قۆناغەکانیەوە. کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان بە هەر 5 بەشەکەیەوە کە مێژوو جوگرافیا فەلسەفە یاسا و کارگیری لەخۆ دەگرێت 5789 خواستنی لەسەر بووە. کۆلێژی زانست خواستنی کەم بووە بەداخەوە، ئیتر من هۆکارەکەی نازانم 31 کتێب خواستنی لەسەر بووە بۆ هەموو قۆناغەکانیان. کۆی گشتی خواستن کە کراوە بە مامۆستا و فەرمانبەران بە بەیانان و ئێوارانەوە 11,000 خواستن بۆ کتێبەکان کراوە لایەنی خوێندکارانەوە. سەبارەت بە پرۆسەی بەئەلکترۆنیکردنی سەرچاو کتێبەکانی کتێبخانەی ناوەندی زانکۆمان، ئەم پرۆسەیە وەکو بیرۆکە لە 2018 دەستی پێ کردووە کە ئەو فەرمانبەرانی کە دەیبینین و فەرمانبەرانی تریشمان هەن بێگومانی ئێستا لێرە نین و هەندێکیانش لێرە نەماون، جێگای ڕێز و دەستخۆشی و سوپاسن، ماندوونە ناسانە ڕۆژانە کاری خۆیان دەکەن. بێگومان ئەمانە بە قۆناغ ئەم پرۆسەیە جێبەجێ دەکرێت. قۆناغی یەکەم کە دەستی پێکرد 2018 تا 2019 و سەرەتای 2020 گواستنەوەی نووسینەکان بۆ لە شێوەی وەرد بۆ شێوەی ئێگزڵواتە بە ئێگزڵکردنی ناوی سەرجەم سەرچاوەکانی کتێبخانەی ناوەندی. قۆناغی دووەم کە لە 2020ەوە دەستی پێکرد بریتی بۆ لە سکانکردن و بارکۆد لێدان لەسەر کتێب و سەرچاوەکان کە ئێستاش لەو پرۆسەیە بەردەوامن، چونکە لەبەر کتێبەکان زۆرن. ئەو کتێبانی کە تا ئێستاکە بەو قۆناغی دووەمە تێپەڕیەوە کە بارکۆدیان لێ دراوە سکان کراون بە سەرجەم زانیاریەکانیەوە، وەکو ناونیشان بە نزیکی 11,370 سەرچاوە ئەنجام دراوە. کۆی گشتیشی لە بەروی هەندێک کتێبێ دووبارەن گەیشتۆتە 13,555 کتێب و سەرچاوە. قۆناغی سێم کە لە دوای قۆناغیەوەم دەست پێ دەکات دوای ئەم قۆناغیش تەواو بێت، بریتیە لە بە ئەلکترۆنیکردنی خواستن دەست پێ دەکات کە بریتیە لە ئەپلۆدکردنی قۆناغی دووەم، ئەوەی کە لە قۆناغی دووەمە تەواو دەکرێت لە قۆناغی سێم ئەپلۆد دەکرێت، ئیتر دەچێتە بواری جێبەجێکردنەوە بە شێوەیەکی ئەلکترۆنی. چی خوێندکار چی مامۆستا فەرمانبەران دەتوانن بە شێوەی ئەلکترۆنی داوای کتێبەکان بکەن و سێرجی بۆ بکەن بزانن ئەم کتێبەم سەرچاوی لە کتێبخانە هەیە یان نە.